باسی گەرمی ئەم کاتە باس و هەواڵەکان هەمووی باس لەوە ئەکەن بەپەلە ئەم دەڵێ قایر و فەتاح و خوڕم شەهر و قوڕمساغت بۆ ئەنێرم و ئەویش دەڵێ بنکە ئەتۆمیەکانت بردومان دەکەم و تاکی گەلی کوردی نەکبەتیش لەم بینایە وەکو خۆوەتەنی وەکو دیسکەکەی هەیاس لەم بینایە ماوەتەوە لە بینی بەرداشی ئەم شەڕە و لە بینی بەرداشی ئەو ناسەقامگیریە دارایی ئەوەی کە هەیە بەهۆی نەبوونی موچەوە و بەهۆی بشکە ساڵی و بەهۆی زۆر قەیرانی ترەوە کە وڵاتەکەمانە پێیە تێپەڕ بوو و پێیە تێپەڕە بێ بەبەردەوام. ئایا ئێمە چۆن وەکو تاکی کورد چۆن بتوانین تەندروستی دەرونی خۆمان بپارێزین؟ بەڕاستی ینی ئەرکێکی قورسە ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی دەبینەوە. هەنێ جار من خۆم بەرامبەر ئاوێنە دەوەستم و ئەڵێم ئەمڕۆ چی بۆ خەڵک باسکەم، ئەمڕۆ چۆن بتوانم وەرەی خەڵک بەرزکەمەوە. ئەو نەخۆشە بەڕێزەی کە دێت دەڵێ من ڕۆژانە ڕوبەڕووی قەلەقیەکی زۆر دەبمەوە، شەو و ڕۆژ بیرەکەمەوە لە داهاتووی منداڵەکەم. ئایا داهاتوومان هەیە؟ پرسیارەکە لێرەیە. ئێمە وەکو پزیشکی دەرونی یان هەچ بەڕێزێکی تر کە لەو بوارەیە کار دەکا، هەڵبەتە کە ئەم بەڕێزانە دێن لە دەرگامان ئەدەن و داوای نەسیحەتمان لێ ئەەکەن. ئێمە ئەو نەسیحەتانەی ئەوەی کە دەیڵین بە شێوەیەکی گشتی ئەڵین تکایە ئارامی بگرن، خۆتان ئارام بگرن و بە ئاگا بێنەوە. ئێمە بە درێژایی مێژووی ئەم وڵاتە باپیرم، باوکم، خۆم، لەوانەشە مناڵەکەم هەر ڕوبەڕووی ئەنواع وەشکاڵ قەیران بووینەتەوە، ڕوبەڕووی ئەنواع وەشکاڵ ناخۆشی بووینەتەوە و دەڵین بە هیوانە بێ ناتوانین لەم ناڕەحەتیانە دەربچین. ئەبێ هیوامان بەداهاتوو هەبێت، ئەبێ فکر لەوە بکەینەوە شەوگار چەندێک درێژ بێ ئیلا ئەبێ ئیشەڵڵا ئومێ دەکەین کە بەری بەیان نزیک بێت و بتوانین بەرەو داهاتوویەکی ڕۆشن بڕۆین. ئەگەر خۆشماننا هەڵبەتە مناڵەکانمان. ئەمە خاڵێکی تر تکاتان لێ ئەەکەم، ئەی تاکی کوردی بە ئاگا تکاتان لێ ئەەکەم دوورکەونەوە لە ژاوەژاوی میدیا. بەڕاستی بەداخەوە زۆر بازرگان هەیە، بازرگانی بە ترسی من و تۆوە دەکەن، بەس بۆ ئەوەی لایک و کۆمنتێکی بۆ بڕوات محاولەکات بە ئەنواع و ئەشکاڵ شێوە دەرونی من و تۆ ئەوروژێنێ، مێشکمان ئەوروژێنێ، نازانێت دەرگای ترس کە کرایەوە لە ناخی مرۆڤەکاندا زۆر بە ئەستەم و بە قورسیدا دەخرێتەوە. بۆیە تکاتان لێ ئەەکەم میدیای کوردی ئاگاتان لەو شتە بێت. هەنگاوێکی تر کە زۆر زەڕورە هەموو یەکێکمان پەیڕەوی بکە ئەوەیە ئاگام لە دەروندروستی خۆ بێ، دامە بڕێ لە کۆمەلگاکە و ئاگاو لە خانەوادەکەت بێ، ئاگاو لە دایک و باوکت بێ، ئاگاو لە خوشک و برات بێ، ئاگاو لە ژن و منداڵت بێ. ئەوان لە چاوی تۆوە دنیا ئەبینن. منداڵێکت ئەگەر ترس لە چاوی تۆیا ببینێ ئەو ترسە یەکەم شت ئەبێت کە چاوی ئەکاتەوە سەر و لە ناخیا ئەچەقێت. مێشکی من و تۆ وەکو زەویەک وایە، تۆ چی تیا بڕوێنی ئەوە ئەچێنیتەوە. عەزیزم ئاگاو لەوە بێت کە زۆر لە نزیکەوە مامەڵە لەگەڵ منداڵەکە تا بکە و دڵخۆشی تیا بچێنە. هەرچەند تۆ قەلق بیت، هەرچەند تۆ بێتاقەت بی ماندوو بیت، هەوڵ بە ئەمە لە ڕێگەی تۆوە نەچێتە ناو مناڵەکە و مەیچێنە لە ناو مێشکی مناڵەکەتا. هەنگاوێکی تر کە زۆر زەڕورە بۆ هەر یەکەمان ئاگامان لە خواردنمان بێ، ئاگامان لە خەومان بێ. بەداخەوە زۆربەی زۆرمان ئێستا کاتێکی زۆر ئەکوژێ بە میدیاوە، بەس ئەوێ بزانێ ئەخبار بەرەو چی ئەچێت. ساڵهای ساڵە ئەخبار هەیە، بەسە ئیتر واز لە ئەخبار بێنە، خەبەری ناخۆش خۆی زوو ئەگات، خەمن نەبێ. لە هەنگاوێکی ترە بە ئاگامان لە فەقیر بێت، بە ئاگامان لە خەڵکەکەی دەوروبەرمان بێت. کەسانێکی زۆر بەهۆی ئەم ترسەوە ڕویان ئەکردە مارکێتەکان و ڕویان ئەکردە دوکانەکان و بە فەردە برنجی ئەکڕی و بە تەنەکە ڕۆنی ئەکڕی و بەچی و بەچی و بەچی. ئەمە وای لێ کرد بازاڕەکە گەرم بێت. خۆشتان ئەزانن تاجری ئێمە ڕێزمان هەیە بۆ ئەوانەی کە باشن، یەکسەر شت هەمووی ئەوەنە و نیوێک بەرز بووە. ئێدەی ئەمە لە مەسلحەتی کێیە؟ کێتیا ئەچێت؟ تۆ ئەتوانی بیکڕیت، بەڵام لەوانەیە دراوسێ نەدارەکە و نەتوانێت ئەو شتە بکات. ترسەکە لە لای ئەو دووقات و سێقاتە بێ. بۆیە تکایە ئارام بگرن. لە هەنگاوێکی ترە کە پەنا بۆ ئەوە بەرە خۆ مەژغوڵکە، خۆ مەژغوڵکە بەو شتەی ئەوەی کە سوودی هەبێت. خۆ مەژغوڵکە بە ڕیازەوە، خۆ مەژغوڵکە بە هاتنە دەرەوە، خۆ مەژغوڵکە بە ڕەفیق و برادەر، خۆ مەژغوڵکە بە شتێک کە بەڕاستی تۆزێ بۆ چەند ساتە وەختێکیش بێت تۆزێ ئارامی و پێ ببەخشێ. ئەزیزم بۆ ئەو بەڕێزانی ئەوەی کە ئیماندارن تەوەککولتان هەبێ، پەنا بۆ نزابەرن، چونکە هەڵبەتە یەکێک لەو سەبەبانەی ئەوەی کە خواجان دەماخاتە ئەو مووقفانەوە ئەوەیە کە ببینێ تا چەندێک ئێمە ئارام ئەگرین، تا چەندێک پشت بە ئەو ئەبەستین، تا چەندێک دەتوانین لە ڕێگەی نزاوە ئەو هەستە ناخۆشانەمان بڕەوێنینەوە و پوچەڵکەینەوە.
پێغەمبەرمان لە فەرموودەیەکە دەڵێ ئەگەر نەمامێکت بەدەستەوە بوو بینیت قیامەت هات هەوڵ بە ئەو نەمامە بچێنە. هەڵبەتە ئەمە جەختکردنەوەیە لەسەر ئەوەی ئێمە هیوامان هەبێت بە هیوا هەموو دنیا ئەڕوا بەڕێوە. تکایە ئاگاتان لە خۆتان بێ. سمارت وەرچەرخانە.